بەناوی خودای گەورە و بەخشندە مەهرەبان بەرنامەی خۆراکی تەندروست لە مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ دکتۆر ئیبراهیم تاهیر معروف سپۆری تەندروستی کۆمەڵ. بەڕێزان و خۆشەویستان، ئەوڕۆ باسی هەندێک لەو شلەمەنیانە دەکەین، ئەو خواردنەوانە دەکەین کەوا لە کاتی بەربانگ خەڵکانی خۆمان بەکاری دەهێنن لەگەڵ هەندێک خواردن کەوا ئێستا کولیسەمان لە پێشە تقریبان دوسێ نەوع زۆری تێدا هەیە، هەیە نەجیز و باوی تێدا هەیە خورمای تێدا هەیە، ئەوەشیان کونزیە لەگەڵ ئارد و شتانە کرایتە کولیسە. پاقلاوەمان هەیە، لوقمە قازیمان هەیە، پاقلاوەش زۆری هەیە بە ژێرەی ئەو نەوعی حەزمەکەی قەبارەکەی گسکەیان گەورەیە، ئایا جیز و باوی و شتێکانتی زۆر تێدا یان نانی زیاتر تێدا هەیە. چ خۆتان دەزان پاقلاوە لە نیشاستە و لە نان و لە شتان دروست دەکرێتن، بۆیە پێویستە ئاگامان لە ئەو زەیبی کەوا لێی وەردەگرین. ئێمە زۆر زاباسی ئەوەی دەکەین، دەڵێن ئەو خواردنە کالۆری زۆرە. کالۆری مانای چییە؟ کالۆری ئەو وزەیە، ئەو تاقەیە کەوا زندە چالاکیەکانی لەشمان بەڕێوە دەباتن. ئێمە وەری دەگرین ڕۆژانە لە کاربۆهیدرەیت وەری دەگرین کە پێدەن شیرنەمەنیەکان، هەروها لە گۆشت و بەربوومەکانی ئاژەڵی وەری دەگرین، گۆشت مریشکە، گۆشت ماسیە، گۆشت حیوانە، هێلکەیە، ماستە، پەنیر، ئەو شتانەیە. و هەروە کاربۆهیدرێتمان هەیە لە چەوری وەردەگرین کەویش گۆشت حیوان دەگرێتەوە لە گۆشتەکانی تر، وهروە ڕۆنەکان دەگرێتەوە، ئەوە ڕۆنی گوڵە بەڕۆژەیە، ڕۆنی حیوانە، ڕۆنی کەرەی خۆمانە، زبدەیە، ئەوانە هەمووی پێدەێن وزە. ئەو وزانە کە لە ڕێژەی خۆی زیاتر بوو لەوانەیە بەرەو نەخۆشیمان دەبات. ئێستا ئەو خواردنەوە ئەوش لە گازیەکەەوە ڕەنجی ڕەشە، ئەوە ڕەنجی زەردە، ئەوان هەیەکە وزەی تایبەتی خوان تێدایە، کالۆری تایبەتی خوان تێدایە. ئەو گڵاسە 88 کالۆری تێدا هەیە، لەوانەیە شەکری زۆر تێدا بیتن، بۆیە لە بۆ سوکەری باش نییە. ئەوە 134 کالۆریە، ئەوەش بە هەمان شێوە. بەڵام هەندە وزەمان هەیە لە چەوریەکان و لە پرۆتینەکان وەردەگرێت، ئەوە لەوانەیە لە بۆ نەخۆشی دڵ و لەوانە لە بۆ جەڵتە و لە بۆ ورگ گەورەبوون ئەوانە خراپ بێتن. ئەوەش بە هەمان شێوە کە ئەگەر زۆری بخۆ لە ڕێژەی خۆی زیاتر، ئەو شەکرەی کە تێدایەتی پاشان لە لەشمان لە جگەر و لەگەڵ ئینزیمەکانی پەنکریاس ئەوانە هەمووی تەحویل دەکەن لە بۆ چەوری، ئەویش بە هەمان شێوە زیانی خۆی هەیە. بۆیە کاتی ئەمە بەربانگ دەکەین، ینی تکامان وایە کە باسمان کرد خورمای دەخۆین، پاشان چەند فڕە ئاوێکی دەخۆین. ئەگەر لە باتی ئەوانەمان خوارد، ئەوەش پێویستە زیادە ڕێوی تێدا نەکەین، چونکە ئەگەر بێت و ئێمە لەگەر زەمە خواردنەکانی کە باسمان کرد، ئەو برنجە، ساوارە، خواردنەکانی ترە، کوبەیە، کفتەیە، دڵمەیە، ئەگەر ئەوانش بە ڕێژەیەکی زۆر بخۆین، ئەوجە هەر یەک لەوانە یان دوو نەوعان بخۆین، ئەو کاتی وزەکەمان زیاد دەبێت، ینی وەرگرتنی وزە و کالۆریەکەمان زیاد دەبێتن، ئەو کاتە بەرەو تەندروستێکی باشمان نابا، بەرەو تەندروستێکی خراپمان دەباتن. بێزگە لەوانە هەمانە شەربەتەکان ئەوەی کەوا دروست دەکرێت، ئەو شەربەتە فرێش بیتن یان شەربەتی جیراوە بیتن کەوا زۆرجار لە بازار لە دوکانەکان دەبینین پێش بەربانگ ئەو خەڵکانە دایان کڕێ. تەبەن شەربەتی فرێش ئەگەر بێت و پرتەقالێک 6 کالۆری بیتن، شەربەتێکی پرتەقال لەوانەیە 2 پرتەقال یان 3 پرتەقال دەوێت، دەکات 180 کالۆری. ئەدێگەر بێت و ئەو شەربەتە لە دەرەوە دروست بکرێتن کەوا لەوانەیە پرتەقالی کەم تێدابیتن، بەڵام لەوانەیە شەکر و مادەی کیمیاوی زیاتر تێدابیتن، ئەو کاتە زیانەکەی زیاتر دەبیتن. بۆیە پێویستە جۆرەکان هەتا بکرێتن لە میوەی فرێش بە خۆمان دروستی بکەین یان لە بازار بیکڕین، بەڵام فرێش بیتن، ئەویش بە جۆرەی میوەکە دەگۆڕێ. شەربەتی پرتەقال کالۆری فەرقیە لەگەڵ شەربەتی مۆز، چونکە مۆز کالۆریەکەی زۆر زیاترە. شەربەتی هەنار ئەویش دەگۆڕێ، ئەگە هەنارەکە ترش بیتن، یا هەنارەکە مێخۆش بی، یا هەنارەکە شیرین بیتن. بۆیە پێویستە ئێمە کاتێکە دەست بۆ خواردن و خواردنەوەنە دەبین، دائیمەن حسابێکی بکەین، بزانین ئەو خواردنە ئەو کالۆریە کە دەمانداتێ لە حەدێکی زیاتر نەبیتن، بەرەو نەخۆشی و بەرەو تەندروستێکی ناڕێکمان باتن. ئێمە دەتوانین وەک خواردنەکان کە برنج و ساوارە هەرێکە هەندێکی لێ بخۆین، ئەوەش بە هەمان شێوە دەتوانین بیخۆین، بەڵام دەبێت حسابی ئەوەش بکەین خواردنەکان لەگەڵ ئەو شتانە کە پێدەن کەمالیات، یان شتی زیاد، ئەو شەربەت و ئەو کێکولیسە و شتانە محاولە بکەین بە هەمیان کالۆریەکان نەگاتە دەرەجەیەکی وا، نەگاتە ڕێژەیەکی وا لە 1000 و ئەوانە تێپەڕی بیتن، چونکە متەکد بە زیانی لە بۆ تەندروست دەبیتن لە بۆ هەموو ئۆرگانەکان، بێزگە لە مەعیدە و قۆڵۆن، لەوانەیە تووشی غازات، تووشی قۆڵۆن، تووشی پشەی مەعیدە دەبیتن، لە بۆ نەخۆشیەکانی دڵ و قەڵەوی و چەوری و ئەوانە باش نییە. بۆیە ئەوەمان بۆ خۆشەویستان باس کرد تاوەکو ئاگاداری خۆمان بین، ئەو ئاەتەمان لەبیر نەچی کولوا واشربوا ولا تسرفوا لە هەمیان هەتا بتوانین بەلەشێکی تەندروست مانگی ڕەمەزانی پیرۆز و جەژنی ڕەمەزان بەڕێ بکەین. هیوامان وایە کە بە تەندروستێکی باش
ئەو ڕەمەزانە و ئەو جێژنی ڕەمەزانە بەڕێ بکەین. خوای گەورە پەنای هەموو لایەکمان بداتن. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.